جۆرەکانی خەون دوو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس دەکەم. یەکیان لە صحیح مسلم ژمارە فەرمودە 2263 کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی الرؤيا ثلاث. ئیمانداران بزانن خەون سێ جۆرە. فالرؤيا الصالحة بشرى من الله. خەونی باش و خۆش مژدەیە لەلایەن خۆی پەروەردگارەوە بۆ ئینسانەکەی کە خەوەکەی بینیوە. ورؤيا تحزين من الشيطان. خەونێکی بە ئازار کە تۆ خۆت کەسێکی باشی تەماشای خۆت دەکەی کارێکی واد نەکردووە شایانی ئەو عەزابە بیکە لە خەونان ئەو ناڕەحەتیت بینیوە، ئەوە مادام خۆت باشی شتێک لە خۆت عاشق نابی و خەوێکی زۆر ناڕەحەت و بە ئازارت بینی ئەو خەوە ئازاردەرە لەلایەن شەیطانەوەیە. ورؤيا سێمیان ورؤيا مما يحدث المرء نفسه. سێمیان ئەوەیە کە ئینسان لە ڕۆژە شتێکی زۆر لە خەیاڵا بووە، زۆر بیر لێ کردوێتەوە، یعنی ئەسڵی نییە بەس ئەوەندە مێشکت بەلای شتێکەوەی و ئەوەندە خەیاڵت جا و هەر شتێک بە خۆت دەزانی لە خەوا دەیبینیتەوە. خەوێکە ئەو سەراوسەری نییە، لە تەعبیری قورئانیدا پێی دەوترێ ئەضغاث و ئەحلام، خەوی تێکەڵ و پێکەڵ نازانی بەس شتێک لە یادا، ئەوە نیشانەیەوە ڕۆژێ زۆر لە بیرت بووە. من کاتی خۆی تەلەبە بووم زۆر بەیکات لە خۆمەوە مزانی ئیمتیحانم هەیە، ئەوە خەونێکی هیچ نییە، ئەوەندە ڕۆژەکە لێ ترسام شەو لە خۆمە خەوم پێوە بینە کە خەبەرم دەبوو ئەو خەی ئیمتیحان نییە. ترەوە تۆ بەدوی تەعبیرە مەگەڕەوە ترسێکت هەبووە. کابرا دەوێت لە ئیجازی ساقی دەرچێ و ساقی باش نییە، بەیانی تاقیکردنەوەی هەیە، تەرایی هەیە، خەول لە خاسارە لێ دەخڕێ و مرورێکی لەگەڵا، ئەوە بەدویان مەگەڕەوە هیچ نییە، ئەوە ڕۆژ ئەوەندە بیرت لێ کردوێتەوە شەو خەوی پێوە دەبینیەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی دووەمە کە لە بوخاریدا بە ژمارە فەرمودەی 2539 هاتۆ دەفەرمێ الرؤيا ثلاث. دیسان فەرمووی خەون سێ جۆرە. رؤيا من الله، خەونێک لەلایەن خواوەیە. ورؤيا من الملك، خەونێک لەلایەن فریشتەکانەوە نیشانت دەدرێ. ورؤيا من الشيطان، خەونێکیش لەلایەن شەیطانەوەیە. کەواتە بە هەردوو فەرمودەکە بە کۆی ئەو دوو فەرمودەی بوخاری و موسلیم گەیشتینە ئەو ئەنجامەی. چوار جۆر خەونمان هەیە. خەونی یەکەم لەلایەن خوای پەروەردگارەوەیە، جایان مژدەیە یان ئاگادارکردنەوەیە. ئەو خەوەی لەلای خواوە بێ خۆشەویستان تەعبیری ناوێ، هەر ڕێک شتەکە دەبینی، هەر ڕێک خۆت تێگەی بەیانی هەستاوی دەزانی بابەتەکە چییە. خەوێک کە لەلایەن خواوە بێ ڕێک وەکو خۆی دەیبینی، ئەوە لەلایەن خواوەیە. دووەمیان ئەوەی لەلایەن فریشتەکانەوە نیشانت دەدرێ، بە ئاماژە نیشانت دەدرێ، یعنی شتێکی تێدایە لێکدانەوەی دەوێ، هەموو کەس دەی حاڵی نابێ، تعبیری دەوێ، شتێکە زانایانی خەون ناس دەی حاڵی دەبن، یان دواتر خۆت بیر لێکردەوە بە عەقڵ و مەنتیقی خۆت بڕی ئەو شتە ئەوە نییە کە ڕێک نیشانت درابێ، واتە شتێکی تێدا شاراوەتەوە ئەڵێ ئەم شتە وەکو ئەو